لەگەڵ بەڕێز نەبەس عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر قسە دەکەم. کاک نەبەس زۆر سپاس بۆ ئامادەبوون لەگەڵ کوردستان 24. پێشتر ماوەیەک بەر لە ئێستا زۆر باس لەوە دەکرا کە ڕەگەزی هەوای ژینگە لە هەولێر پیسە. ئێستا چۆنە لە دوای ئەوەی کە کۆمەڵێک ڕێکار و بڕیار دەرچوون لەلایەن سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانەوە؟ سلااوتان دێبین. خۆتان ئاگادارن دوێنێ ڕێزدار سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرپەرشتی کۆبوونەوەیەکی کرد لایەنە پەیوەنددارەکان هەردوو پارێزگاری هەولێر و دووهۆک ئامادەبوون لەو کۆبوونەوەی سەرۆکی دەستەی ژینگە. لەو کۆبوونەوەی چەند بڕیارێکی گرنگ دەرچووە بە مەبەستی پاراستنی ژینگەی هەولێر بە تایبەتی هەردوو هەموو کوردستان. لە هەموو گرنگتر ئەو بڕیارانەی کە دەرچوو باسی پاڵاوگەکان کرا کە لە ماوەی ڕابردوو خۆتان ئاگادارن کەوا بوویتە قسە و باسێکی زۆر لە ناو هاوڵاتیان و لە دەستگاکانی ڕاگەیاندن و کە گوایە ژینگەی هەولێر پیسە. بەڵام ئێمە لەگەڵ ئەوەیدا وەکو ئیدارەی هەولێر وەکو ئیدارەی پارێزگای هەولێر پێشتریش کارمان لەسەر ئەو بابەتەی کردبوو، دەرەنجامی باشمان بەدەستی نابوو. ئەو کۆبوونەوەی دوونێ ڕێزدار سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەکو پاڵپشتێک بۆ هەموو تیمەکان کەوا کار دەکەن لە بوارەوە کەوا ڕێگری دەکەن لە پیسبوونی هەوای شار پاگڕاگرتنی ژینگە. سەبارەت بە پاڵاوگەکان ئێمە لیژنەیەکمان پێکی ناوە کە پێکاتوە لە قایمقامیەت لە ئاسایشی هەولێر لە ژینگە، هەروەها پۆلیسیش بەشدارە و ناحیەی گوێڕ لەبەرەوەی زۆربەی زۆری ئەو کارانە لە سنووری ناوچەی گوێڕ یاخود ناحیەی گوێڕ ئەنجام دەدرا. ئەمە لە ماوەی ڕابردوو دەوروبەری 50 پاڵاوگە هەڵگیراوە. لەبەرەوەی پاڵاوگە خۆتان دەزانن کەەوە شوورەی نییە، دەرگای نییە داناخرێت. ئەو ئامێرانەی کە لەوێ کاریان پێدەکرد هەڵگیرابوون. دوای ئەوەی کە خاوەنەکانیان ئاگادار کرانەوە یاخود ئەوانەی کە دەستگیر کران پابند کران بە هەڵگرتنی پاڵاوگەکانیان، هەروەها ئەوانەی کە پابندیش نەبووینەکەوا بووینە هۆی ئەوەی کەوا هەوای هەولێر پیس بیتن. 25 کەس دەستگیر کراون بە هەماهنگ لە نێوان مەفرەزەکانی پۆلیسی شارەوانی ئاسایشی هەولێر، ئەوەی کە ئاماژەم پێکرد ئەو لایەنانەی کە کار لەسەر ئەو بابەتە دەکەن. ئەو 25 کەسە پەراوی لێکۆڵینەوەیان بۆ ڕێکخرا بوو ڕەوانەی دادگا. ڕێکارەکانتان چییە بە بەرامبەریان؟ سزای ئەو کەسانە چییە کاک نەبەس؟ ئەمە ئەوانەی کە هەنا پێویستە مۆڵەتی وەگرن لە وەزارەتی سامانە سروشتەکان، ئەوانەی کە مۆڵەتیان نەبیتن ئێمە لە ڕێگای ئەو لیژنەی کە هەمانە بە دوواداچوون دەکرێت، سەردانیان دەکرێت، پێیان هەڵدەگیرێ. ئەوەی کە پابند نەبیتن ڕوبەڕووی دادگا یاسا دەکرێتەوە. لە ڕێگای دادگاکانی لێکۆڵینەوە لە هەولێر بند دەکرێن. وەکو باسم کرد ئاماژەم پێکرد بەشێکیان ئێستاش لە بندن، ڕاگیراون، ئازاد نەکراون لەبەرەوەی پابند نەبوون. بۆ ڕێو شوێنەکان یان ڕێکارەکانی ئێمە وەکو ئیدارە تون دەبین لە ئەو پاڵاوگانی دیکە کەماون کاک نەبەس بەدواداچوونەکانیەوە بەردەوامە بۆیان بۆی بزانن کە پابندن یاخودنا. پێچان وایە هیچ پاڵاوگەیەکی دیکە پێویستەکە دابخرێت؟ ئەکیدە من باسم کردە و لیژنانەی کە هەنە شەو ڕۆژ بەردەوامن لە کارەکانیان لە بەدواداچوونەکانیان. ئێمە ئەو کۆبوونەوەی دوێنێ کە لە ئەنجومەنی وەزیران ئەنجام درا پێش نیوەڕۆ بوو، بەڵام ئێمە ئێوارەکەی لە پارێزگا کۆبوونەوەی خۆمان وەکو پارێزگای هەولێر ئەنجامدا کەەوە هەموو لایەنە پەیوەنددارەکان ئامادە بوون لەو کۆبوونەوەیە. هێزە ئەمنیەکان ئامادە بوون بۆ گرتنەبەری ڕێکاری پێویست بەرامبەر ئەو کەسانەی کە پابند نابن. لەبەرەوەی یەک لە کارەکانی لە ئەولەویەتی کارەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بوو بابەتی ژینگە بوو کەوا گرنگی تەواوی پێدراوە، کاری لەسەر کراوە. خۆشتان دەزانن شاری هەولێر چ ئەتوانی بە ژمارە پێم بڵێ کاک نەبەس هیچ ڕقمێکتان لایە پێمان بڵێ کە بۆ نمونە پێشتر ڕێژەی سەوزایی چەند بوو لە کابینەی نوێیەمدا کردوتانە بە چەند ئەوەی کە بۆ ژینگە کراوە چییە؟ هیچ ژمارەیەکت لایە لەو بارەیەوە؟ بەخۆی بابەتی ڕێژەی سەوزایی گرنگی پێدەدرێ. ئێمە لە ڕێگای شارەوانیەکان بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارک و باخچەکان هەروەها ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیش ماوە بە هەمان لەگەڵ دەستەی ژینگە و فەرمانگەی ژینگەی هەولێر هەڵمەتی دارچاندنی زۆر کراوە. ڕێژەکەش بەبێ شک جیاوازی هەیە ئێستا زیاتر لە 120 لە شاری هەولێر. لەبەرەوەی هەر پرۆژەیەک کەەوە هەر کارگەیەک لەسەری
بیتە مەرجێک یەک لە مەرجەکان کەوا دەبی ڕێژەی سەوزایی بپارێزی یاخود پابندبی چاندنی داربی ئەو بابەتانەی کە لە ژینگە بۆی دەستنیشان دەکرێت یاخود بۆی دیاری دەکرێتن هەر پرۆژەیە کە ئەنجام دەدرێت پرۆژەی پیشەسازی بیتن کارگەبی هەر شتێک بیتن دەبی ئەو ڕێژەیە دابنێ یاخود ئەوەی لۆی دیاری کراوە جێبەجێ بکاتن سەبارەت بە سەوزایی ئەوەش بەردەوام دەبی ئەمە چەندین گۆڕەپان هەبووە چەندین شەقام هەبووە چاندنی دارد بە تایبەت لە وەرزانەی کەوا گونجاوە بەردەوام ئەو هەڵمەتیش نیە ئەوە کارێکی ئاسایی با بڵێن شارەوانیەکان و ئەو لایەنانەی کە ئاماژەم پێکرد یەک لە بڕیارەکانی تری دوێنێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دەرچوو ئەو کارگانە کەوا سوتەمەنی ئۆتۆمبیل بەکاردێنین دەبی بە شێوەیەکی تەندروست کارەکانی خۆیان بکەن ڕەزامەندی ژینگیان هەبی ڕەزامەندی وەزارەتی سامانە سروشتەکان و پیشەسازیان هەبیتن پابند بن بە جێبەجێکردنی ڕێنماییەکان و مەرجەکان کە لە هەموو جیهاندا هەیە ئەوەی کە پابند نەبیتن شوێنەکەی دادەخرێتن تاکو کەم و کوڕیەکانی خۆی چاک دەکاتن اینجا ڕێگەی پێدەدرێت دەبی مۆڵەتیش وەگری ئەوە لە هەمووی گرنگترە پابندبوونی ئەوانە چاودێریکردنی ئەو شوێنانە زۆر زۆر ئەمە پێشووتریش کارگەمان داخستووە شوێنە بۆ دایکمانە دادگا ئێمە ڕێکاری پێویست گیرایتە بەر وەکو ئاماژەم پێکرد چەندین کەس دەستگیر کراوە پێبژاردن لۆ چەندین شوێن کراوە بەردەوامی لەو کارانە تیمەکانی پۆلیسی هاتوچۆ و مەفرەزەکانیان لەسەر شەقامەکان بەردەوامن لە دەست بە سەرداگرتنی ئەو ئۆتۆمبیلانەی کەوا دووکەڵ دەکەن کەوا پابند نابن چەندین ئۆتۆمبیل دەستی بەسەرداگیراوە ئەو ئۆتۆمبیلانەی کەوا لە ناو گزۆزەکانیان بەردەکەی دەردێنن ئەوە تۆمار ناکرێتن بە هیچ شێوەیەک لە ئەگەر کەسێک بۆ نمونە سەرپێچیەک دەبینێ لە گەڕەکەکەی خۆی لەسەر شەقام چۆن بتوانێت بە ئێوە بڵێ چۆن پەیوەندیتان پێوە بکات ئەمە سێ ژمارە بڵاو دەکرێتەوە کەوا هێلی گەرمن هاوڵاتی دەتوانی لە ڕووی پیسبوونی ژینگە هەر پاڵاوگە و هەر کارگەن یا احتیمال لە ڕێستۆرانتە پابند نابیتن ڕووی پیس بەکاردێنی یاخود نەوتی ڕەش بەکاردێنی یاخود دار بەکاردێنی دەبتە هۆی ئەوەی کە ژینگە پیس بیتن ئێمە لە هەفتەی ڕابردوش چەند ڕێستۆرانتێکمان داخستەوە و ئیجرعاتمان لەگەڵ چەند کەسێکیش کردووە ئەوانەی کەوا پابند نەبووینە بابەتی مۆلیدە ئەهلیەکان کەوا زۆر زۆر گرنگە و پەیوەندێکی ڕاستەوخۆ و نزیکی بە ژیانی ڕۆژانی هاوڵاتیان هەیە ئێمە پێداچوونەوەکمان بە لیژنەی پارێزگاش کرد لیژنەی پارێزگای مۆلیدە ئەهلیەکان لیژنەکە فراوانتر کرا هەردوێنێ ئەمڕۆ لە دیوانی قایم قامێت کۆبنەوەیەکمان لەگەڵیان ئەنجامدا ڕێکارەکان دیاری کرا وێ ئەمە چاوپۆشی لە هیچ مۆلیدەیەک ناکرێتن کەوا دووکەڵیە بەڵام زۆر جاروا ڕووی داوە کەوا لۆ چەند خولەکێک دووکەڵی هەبووە هاوڵاتی ئاگاداری کردینەوە بە مۆبایلەکەی خۆی ڤیددیۆی گرتووە بۆ ئێمەی نردووە ئێمە ئیزرعاتمان کردووە بۆ داوا لە هاوڵاتیان دەکەین کەوا هاوکاری هەموو ئەو لیژنانە بن کە ئاماژەمان پێکرد ئاگادارمان بکەنەوە لە ڕێگای ئەو سێهێ لە گەرمەی یاخود لە ڕێگای ژمارە تایبەتەکانی خۆمان زۆر جار ئاگادار دەکرێنەوە ئەو لیژنە بەردەوام ڕەوانەی ئەو شوێنە دەکرێن و ئیجرعاتی پێویست بەرامبەر ئەو کەسانە دەکرێتن هەروەها پێویستە ئەوانەی کە بێدەنگ نەکراون لەبەرەوەی ئێمە ماوەی چەند ساڵێکە لەگەڵ مۆلیدە ئەهلیەکان بێدەنگکردنی مۆلیدە ئەهلیەکان ئەوە دەبی بێدەنجی بکەن نابی دووکەڵی هەبی تەنها و مۆلیدانەش نییەکەوە کارەبا بە ماڵان دەدەن پگرە مۆلیدەی فەرمانگە حکومیەکان نەخۆشخانەکان شوێنە گشتەکان هوتێل و چێشخانە و ڕێستۆرانتەکان ئێمە بە دوواداچن و ئەو مۆلیدانەش دەکەین بەڵام پرۆژەی ڕۆناچی کە کارەبا بە 24 ساعت دەبیتن ئێستا لە شاری هەولێر دەستی پێکردووە بە سەرکەوتووی چەند گەڕێکێک کۆتایی پێهاتووە لە ماوەی چەند مانجی ڕابردوو بە تەواوی لە ناو شاری هەولێر کۆتایی پێدێتن ئەو کاتی هەنگاوێکی زۆر زۆر گەورە و گرینگە کەوا لە ڕووی ژینگەیەوە دروست دەبیتن لەبەرەوەی ئەوە خەونی زیاتر لە 30 ساڵەی هەموو تاکە چێرەمی کوردستانەکەەوە کارەبا ببیتە 24 کاژمێری بەڵام لە سەردەمی کابینین و ئەو پرۆژەکەوتە بواری جێبەجێکردن بێگومان بابەتەکە زۆر لەوە زیاتر هەڵدەگرێت کاک نەبەست ئەمە هەوڵ دەدەین هەر ڕۆژێک بتوانین لەسەر لایەنێکی قسە بکەین زۆر سپاس بۆ تۆ کاتم هەرەوەندە بوو سپاس بە ئامادەبوونت بەڕێز نەبەز عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر زۆر سپاس